اینجا لە دوای گەلی گەیشتمە کانی ماران. کانی مارانی شوێنێکی گەشتیاری زۆر جوان و زۆر خۆشە. کۆمەڵێک خواردن گەشتیار بخوان دەتوان بێن لێرە خواردن خۆ. اینجا من دەمێنانێکی بەیانی خۆش بخۆم وەری لەگەڵم بچم بۆ لای شێفەکە زانانی بەیانی چی هەیە. سەلام عەلەیکوم. وەرە با بچمە لای شێفەکە. زۆر جوانە بەس تەماشای بکە. سلام علیکم. باش کاکە ئەحواڵتوە ماندی نەبێ. زۆر سپاس دەکەم. دەزانم خواردن چتان هەیە؟ وڵای خواردنی بەیانی نۆکاوە، قەلێیە، میخلەمەیە، هێلکەیە، ماستە، ئیدی قشتیوە، جگەرە، تکەی مریشکە، تکەی گۆشتە. باشە گەشتیار ئەگەر ڕوو لێرە دەکە زیاتر تەڵەبی لەسەر چ خواردن؟ خودای گەشتیاری بەیانی هەموو زۆربەی زۆریان کشیوە. یعنی سبەیان خەرک تەشریبی دەخواتن؟ کەسێ دەشیوە. باش زۆر قڕز نییە؟ بەخوای قورس و بەزمان کردن. تەبیعاتە. تەبیعاتە قەلێیە، کاکە. تشریبە، تکەیە. تکە دەخۆن؟ تکەش دەخوات. جگەری دەخوات، تکەی مریشک باشە دەخوات. تکە و تەشریب ئەوانە زیاتر زەلام ناخۆن پیاو؟ بەخوای ئافرەتش. وەڵی مادەم ئەمن کەم خۆرەکە دەرچووم. ئەوەی خۆدە. چ کاتێک ئێرە زیاتر قەرەباڵغا چ ڕۆژە گەشتیار زیاتر لێر کە گەشتارەکەات ئەو جات قەلەباڵغی مەدرسەکان خلاص بن ئەو جات طلباتێکی بسێرە گەشتیار زۆر دەبی عەرەبیش نەبی گەشتیار زەحمەتە. یعنی بە گەشتیاری عەرەب زیاتر ئێوە ڕۆژانە خواردنەکانتان نا گۆڕنیان هەموو ڕۆژێ سابتە ئەو نەوە. بەس ئەوەی خەلێکە زیاد بۆ خەلەیە تشریوە تکەی مریشکە تکەی گۆشتە کەبابە جگەرە بروز مریشکە قۆزیە ناش مریشکە ئەوە هەموو هەیە. هەموو هەیە. بەیانیانش یەکەشتان زۆر خۆشە. خۆش بە عەیبینە دەخوای بە زیاد. زۆر جوان نەک عەیبینە ئەلحەمدولیلا. دەمێنانێکی بەیانی زۆر خۆش دادەنیشم بەدڵیم دەکەی قەلێکی دەخۆی ئەوە قەلیە بەخوای بەو سبەینێ ئەوم پێ ناخرێتن. ماست و چاو نان و نامێ خەڵامە نابەت هێلکە و ماستی دەخۆ. دەست خۆ زۆر سپاس دەکەم. دابچم دادەنیشم شوێنەکەیان زۆر خۆش. هە لە دوو ڕادیتم گوتم تاوالێ بلیسم لەوێ دادەنیشم. بەنانێکی بەیانی زۆر خۆش بخۆم تەمان ڕۆژەکە دەبی بە نانی بەیانی دەست پێ بکاتن.